یەکێک لە حیزبەکان کەوتوتە تۆمەتبارکردنی پیرەمێرد بەوەی کە ئەم پیاوە جاسووسی ئینگلیزە. ئەو حیزبە کێ بوو؟ پیرەمێرد لەوە زۆر نیگەران بوو. حیزبی حیزبا باگری نەوروزیان دەکردین بە سیاسەت. ئەو 11-12 ساڵی کە لە سۆڤێت بوو هیچ کاریگەریەکی بلوکی سۆسیالیستی لەسەر بەرزانی ڕەنگی نەئێیاوە. ڕەنگە بەرزانی پێشەوەی بچێ بۆ یەکێتی سۆڤێتی، ڕەنگە بە جۆری لە زۆرەکان خەیاڵێکی ئەوەی هەبوو بێت کە هاتەوە 180 پلە وەرگەڕا و لەگەڵ شوێعەتان نەبوو. کامیلژیر نووسەر و سیاسی لە چەنەڵقەیەکی ڕوودا و مێژوودا ئەزمموی سیاسی خۆی و قۆناغەکانی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد دەگێڕێتەوە. لەسەر وتارێکی تۆ ڕەفیق حیلمی لە مامۆستا برای محەممەد نیگەرانە بێت. ساڵی 59 کۆنگرەیەک ژیرا لە کوێت، کۆنگرەی ئەدیبانی عەرەب لە کوردەکانە ڕەفیق حیلمی و گۆرانی بانکرابوون. ڕوودا و مێژوو بەشی یەکەم شەوی سێشەممە کاتژمێر 9:05